پاش 8 ساڵ لە کۆنتڕۆڵکردنی زۆرێک لە ناوچە کوردیەکانی ڕۆژاوای کوردستان، کورد توانی یەکەم گرێبەستی نەوتی لەگەڵ کۆمپانیایەکی بیانیدا ئیمزا بکات. گرێبەستەکە وەک دەرفەتێکی گرنگ دەبینرێت بۆ پاراستنی قەوارە و دەسەڵاتی خۆبەڕێوەبەری کورد لە ڕۆژاوای کوردستان. ساڵی 2012 بۆ کوردانی سووریا دەرفەتێکی گرنگ بوو تا بتوانن زۆربەی ناوچەکان بخەنە ژێڕکێفی خۆیانەوە، ئەویش لەلایەن هێزەکانی پارتی یەکێتی دیموکرات پەیەدەوە. حاڵی حازر کورد حاکمی ئیدارەدانی کێڵگەنەوتیەکانی ڕۆژاوایە کە ساڵانێکی درێژ هیچ دەسەڵاتێکی ئیداری و حکومڕانی لە ناوچەکەدا نەبوو. بەڵام ئێستا خاوەنی گرێبەستێکی گەورەیە لەگەڵ کۆمپانیایەکی ئەمریکی بە ناوی دێلتا کریسانت ئینێرژی. گرێبەستەکە وای کردووە کورد ڕۆژانە 100,000 بەرمیل نەوت بفرۆشێت، بەوەش دەیان ملیۆن دۆلاری دەست بکەوێت و لە پرۆژە خزمەتگوزاری و ئیدارەدانی ڕۆژئاوادا بەکاری بهێنێت. گرێبەستەکە لە تەمووزی ئەم ساڵ و لە ئیدارەکەی ترەمپدا گڵۆپی سەوزی بۆ هەڵکرا بۆ فرۆشتن و پەرەپێدان و فراوانکردنی کێڵگە نەوتیەکان، ئەوەش بوو دڵنیاییەک بۆ مانەوەی هێزەکانی ئەمریکا کە لە چەند ناوچەیەکی ڕۆژاوای کوردستانن. گەورەترین کێڵگەی نەوت لە ڕۆژاوای کوردستان کێڵگە نەوتیەکانی ڕمێلانن، هەرچەندە بەهۆی شەڕی داعشەوە زیانی گەورەیان پێگەشتووە. جگەلەوەش کێڵگە نەوتیەکانی پارێزگاکانی حەسەکە و دێرەزور وەک کێڵگەکانی عەمر، تەنک، جفرە، کۆنیکۆ، ئەلتیم، خەراتە، هەروەها سویدیە، شەداد و یوسفیە هەن. نەوتی خاوی ناوچەی سویدیا لە ڕۆژهەڵاتی سووریا کە 7 کیلۆمەتر لە سنووری هەرێمی کوردستانەوە دوورە، کاریگەریەکی گەورەی لەسەر ئابووری سووریا هەبوو بەر لە ئاڵۆزیەکانی وڵاتە. ڕۆژانە 370,000 بەرمیل نەوتی لێ بەرهەم دەهێنرا، بەڵام ئێستا ژمارەکە بۆ 100,000 بەرمیلی ڕۆژانە دابەزیوە. ناوچەکانی ژێردەسەڵاتی هێزەکانی سووریای دیموکرات ژمارەیەک کێڵگەی غاز و کێڵگەی نەوتی گەورەیان لێیە کە پێشتر لەلایەن چەکدارانی داعشەوە بەڕێوە دەبران.